بێگومان بوونی هەڵەبجە بە پارێزگا پەیامێکی گرنگ بوو، پەیامی بایەخی حکوومەتی هەرێم و پەسەندکردنیشی لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بە هەمان شێوە. ئەم هەنگاوە هەنگاوێکی گرنگ بوو بە هیوای بە دوای ئەمەشدا دەستی ئاوەدانی زیاتر، خزمەتکردنی زیاتری ئەم ناوچەیە پێوەی دیار بێ، پێویستیەکانیان بتوانین دابین بکەین کە هەوڵێکی جددی لە ئارادا هەیە کە ئەو مەسەلەیە بچێتە چوارچێوەی بودجەی عێراقەوە و ئینساف بکرێن و ئەو جیاکاریەی کە هەبووە لە ڕابردوودا کۆتایی پێبێ. دڵنیاتانەکەم لە سەرۆکایەتیەوە لە بەغدا وەکو کوڕێکی هەڵەبجە، وەکو کەسێکی خۆتان هاوکار و پشتیوانتان دەبم. دەزانم کۆمەڵێک کێشە و گیرۆگرفت هەیە، هەندێکی لای حکوومەتی هەرێمە، دڵنیام کاک قوباد بەوردی بە دوواداچوونی پێویستی بۆ دەکا. ئەوانەی کە پەیوەستی بەغەداش بن بە دڵنیاتانەکەم وەکو کوڕێکی خۆتان، نوێنەرێکی خۆتان لە خزمەتتانە بم. ئەم هەڵەبجەیە بەسەر هەمومانەوە هەیەی، بەسەر خەڵکی کوردستانەوە هەیەی، بەسەر خەڵکی عێراقەوە هەیەی.